گۆڤارێکی پارتی دەیەوێت شکست و کاولکاریەکانی دەسەڵاتی عەلمانی کوردی بخاتە ئەستۆی ئیسلامیەکانی کوردستان. گۆڤاری گوڵانی سەر بە پارتی دیموکرات لە ژمارە 1379 کە ڕۆژی 4 ئەیلولی ساڵی 2023 بڵاوکراوەتەوە لە مانشێتی سەرەکیدا دەڵێت لە هەر شوێنێک ئیسلامی سیاسی بوونی هەبێت چارەنووسی ئەو وڵاتە کاول بوونە. مانشێتی ئەو گۆڤارە لە کاتێکدایە حکومڕانی پارتی هەرێمی کوردستانی بەرەو وێرانبوون بردووە و میلەتی خستۆتە سەر ساجی عەلی. دەسەڵاتی عەلمانی کوردی چۆن حکومڕانی کوردستانی کاول کرد؟ بوونی دامەزراوەی نیشتیمانی وەک حکوومەت و پەرلەمان و دادگا و سوپا و زانکۆ و ئابووری نیشتیمانی بناغەی بنیادنانی حکومڕانیەکی تەندروستن. لە هەرێمی کوردستان لە پێناوی حیزب و بنەماڵە حکوومەت و پەرلەمان و هێزی چەکدار بوونەتە بووکەڵەی دەستی حیزب. بەمەش خەونی خەڵکی کوردستان بۆ بنیادنانی دەسەڵاتێکی دادپەروەر و خزمەتگوزار لە گۆڕنرا. ئیسلامیەکانی کوردستان بە پێچەوانەی پارتە عەلمانیەکانەوە چەندین پرۆژەیان بۆ بڕینی دەستی حیزب و بنەماڵە لە نێو حکوومەت و پەرلەمان و دادگا و هێزی چەکدار پێشکەش کردووە. بەڵام بەهۆی ئەوەی لە هەڵبژاردنەکان و پەرلەمان زۆرینەیان نەهێناوە نەتوانراوە دام و دەستگاکانی هەرێم لە دەستی حیزب و داگیرکاریەکانی ڕزگار بکەن. لە ناوبردنی خەونی سربەخۆیی و تێکدانی ئاسایشی نیشتیمانی بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆم لە کاتێکی نەگونجاودا کارتی سربەخۆیی لەلایەن دەسەڵاتدارانەوە سووتێنرا و کوردیان لە سربەخۆیی دوور خستەوە. لە لێکەوتەی ڕیفراندۆمێکی ناوەخت و لە ماوەی شەو ڕۆژێکدا دەسەڵاتداران لە 150 خاکی باشووری کوردستانیان ڕادەستی عێراق کردەوە. هەروەها لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا دەسەڵاتی کوردی بۆ مانەوەی لەسەر کورسی چەندین جار سوپای بێگانەی هێناوەتە هەرێم. بەمەش ئاسایشی نیشتیمانی کوردستان کەوتۆتە مەترسیەوە بە جۆرێک ئێستاش لێکەوتەکانی بەردەوامن. کەمینەیەکی ملیاردلێر و زۆرینەیەکی هەژار. هەرێمی کوردستان لە ڕووی داهات و سامانی سروشتی ناوچەیەکی دەوڵەمەندە، بەڵام بەهۆی دەسەڵاتێکی دەستپیس تووشی داڕمانی ئابووری هاتووە. دەسەڵاتی عەلمانی کوردی هەموو خەمی کۆکردنەوەی پارە و داهاتە بۆ کەمینەیەکی ملیاردلێر کە ژیانێکی شاهانەیان لەسەر حسابی هەژارانی کوردستان بنیاد ناوە. دەسەڵاتی عەلمانی کوردی بۆ حیزب و بنەماڵە زۆرینەی خەڵکی کوردستانی برسی کردووە و ڕێژەی هەژاریش ساڵ دوای ساڵ هەڵدەکشێت. بە پێچەوانەی پارتە عەلمانیەکانەوە ئیسلامیەکانی کوردستان خەمی هەژارانیان لە کۆڵ ناوە و لە ڕێی ڕێکخراوە خێرخوازیەکانیانەوە بەردەوام لە کاردان. پارتە دەسەڵاتدارەکان ماوەی 30 ساڵە لە خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ و نەوتەوە دزی لە میلەت دەکەن. بەمەش تێریان نەخوارد، بەدەیان موچەی موچەخۆرانیان دزیوە. بە پێچەوانەوە ئیسلامیەکانی کوردستان لە هیچ گەندەڵی و دزیەک تێوە نەگلاون و پەرێزیان پاکە. ئەگەر ئیسلامیەکانی کوردستان ببنە حکومڕان، داهاتەکانی کوردستان بەزیادەوە بەشی موچە و خزمەتگوزاری دەکات. بەڵام تام دەسەڵاتە بەردەوام بێت حوتەکان تێر نابن. هەوڵدان بۆ وێرانکردنی خێزان و کۆمەڵگە. ئیسلامیەکانی کوردستان خەمی سەرەکیان کارکردنە بۆ پاراستنی کۆمەڵگە و خێزان بۆ بەرگەگرتن لەو شەپۆلەی بە پشتیوانی دەسەڵاتی عەلمانی کوردی دەیانەوێت بە ناوی جێندەر ئاسایشی کۆمەڵگە و خێزان تێک بدەن. دەسەڵاتی عەلمانی کوردی جگە لە دزینی داهات کاری بۆ دزینی ئەخلاقی ڕەسێنی کۆمەڵگەش کردووە. ئەمەش لە ڕێگەی کار ئاسانی و پاڵپشتی بۆ ئەو کەناڵ و ڕێکخراوانەی کار لەسەر هاوردەکردنی کللتوری بێگانەی پێچەوانە بە فیتڕەتی پاک و ساغی مرۆڤ دەکەن. ئەمە جگەلەوەی چەندین یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچوون
کە پێچەوانەی شەریعەتی ئیسلامن، لەوانە بەشێک لە ماددەکانی یاسای باری کەسێتی و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی. هەروەها پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن وەک وانەیەکی لاوەکی سەیر دەکرێت، لە کاتێکدا دەبوایە لە پێناوی بنیادنانی خێزان و کۆمەڵگەیەکی ئارام و دوور لە ڕووداوەکانی دزی و تاوانکاری لە هەموو وانەکانی دیکە زیاتر گرنگی پێ بدرایە. ئیسلامیەکانی کوردستان و ڕێکخراوە ئیسلامیەکان لە ڕێگەی کەناڵ و دام و دەستگاکانیانەوە کار بۆ پاراستنی قەڵای خێزان دەکەن، چونکە خێزان هۆکاری مانەوەی کۆمەڵگە و بنیادنانی تاکی دەستپاک و خەمخۆرە.